کۆیا یادی 36 ساڵەی کۆچی دوایی تایر تۆفیق بە کۆنسرتێکی میوزیک و گۆرانی کرایەوە. لە ساڵیادی بنیادنانی سلێمانی نمایشی ئۆتۆمبیلە کۆن و کلاسیکیەکان ئەنجام درا. ئەمڕۆ جاندۆست لە پەرتووکی مەموزیندا بەراوردی فەلسەفەی کۆن و نوێ دەکات. سڵاتان لەبێت و بەیانیتان باش لە هەرکوێکن لە شتان ساغ بێت و تەندروست باش بن لەگەڵ ئەم جەوە جوانە و لەگەڵ ئەم پرزە بارانانەی کە لە هەولێر دەبارێت لەگەڵ هەر دڵۆپەیەک هیوای شادی و خۆشی و تەندروستیان بخواژن هەم بۆ ئێوەی بینەر و هەم بۆ تۆ هەکار. زۆر سپاس سۆفان بەیانیت باش عزیزان زۆر خۆشحاڵین ئەم بەیانیەش لەگەڵتانین بەو هیوایم هاوشێوەی ڕۆژانی ڕابردوو تەوەر و بابەتی باش و جوانمان بۆ ئامادەکردبن. ئەم ڕۆژ ئێمە لەسەر بابەتێک دەوستین و بە گرنگی دەزانین ئەمیش یادی بنیادنانی 239 ساڵی بنیادنانی سلێمانیە کە ئەمە بەلای ئێمە و بەلای تەواوی خەڵکی کوردستان گرنگە بۆی بە سادەی بەسەری تێناپەڕین باز لە چالاکیەکان لە فیستیڤاڵەکان لە هەموو ئاهەنگ و ئەو مەراسیمە دەکەین کە دوێنێ لە سلێمانی ئەنجام درا. هەر بۆیە لە کۆیەوە دەست پێکەین کە لە کۆیە یادی 36 ساڵەی کۆچی دوایی هونەرمەند تایر تۆفیق بە کۆنسرتێکی هونەری بەرزڕاگیرە و کۆنسرتەکە لەلایەن تیپی مۆسیقای باوەجی کۆیە و ژمارەیە گۆرانی بێژی دەنگخۆش لە سەرۆکاتی زانکۆی کۆیە بەڕێوەچوو. تایر تۆفیق سەردەمانێک سەرمەشقی مەقامبێژانی کورد بووە، مەقامەکانی هەیلە گورێ و گۆرانیەکانی شلێرە و کرازەردێ و نەسرین ئەمڕۆ بەهارە تا ئێستاش لەلایەن گۆرانی بێژانی کورد هەردەگوترێتەوە. جا ساڵانە لە 20 ئۆکتۆبەری یاخود 1970 لە تەمەنی 65 ساڵی بە نەخۆشی کۆچی دوای کردو کە ساڵانە ئەم یادە دەکرێتەوە و لە کۆیە لە گۆڕستانی غەریبان ئەم هونەرمەندە بە خاک سپێردراوە و ئەو ڕۆژەش لە کۆیە بە ڕۆژی هونەر ناوزەد ئەکرێت و ناسراوە. بەڵام ئەم ساڵ نەتواندرا لە کاتی خۆیدا یادەکە بکرێتەوە و نزیکەی مانگێک دوا کەوت بەڵام هەر لە بیریان نەکرد یادی کۆچی دوایی ئەم هونەرمەندە گەورەیە کرایەوە. ئۆکتۆبەری هەموو ساڵێک کراوە کە هاوکاتە لەگەڵ ساڵڕۆژی کۆچی دوای هونەرمەند لەگەڵ خاڵەتەیە بۆ ئەم ساڵ بەداخەوە بەهۆی هەندێک کێشەی دارایی و نەمانتوانین لە وەخت خۆ کات و ساتی خۆی یادەکە ئەنجام بدەین بەڵام خۆشبەختانە سووربوون لەسەوەی کەم یادە ئەنجام بدرێت. ئەمڕۆ پرۆگرامێک لەلایەن تیپی مۆسیقای باوەجی کۆی ئامادەکرا بکە پێی هاتووی لە 8 تڕاک یەک پارچە موزیک و 8 بەرهەمی گۆرانی کە بەشێکیان لە گۆرانیەکانی هونەرمەندی گەل مامۆستا تایر تۆفیقە و بەشێکیان گۆرانی فولکلۆر ڕەسەنەکانی شاری کۆیە بەدەنجی بەشێک لە گۆرانی بێژانی کۆیە و بەشێک لە گۆرانی بێژەکانی دەرەوەی شاری کۆیە یەک لە گۆرانی بێژەکان لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە میێوانی تیپی مۆسیقای باوەجی کۆیە بوو. Ben Kurdistan
شێعرەکانی و ڕۆشنبیری شارەزایی لە مەقامات خۆتەرخانکردنی لە بۆ هوەر و هەڵوێستە کوردە پەروەرەکان و سەردانە نواندن لە بۆ هەندێک مەسائلی وەکو پارە و وەکو دەسەڵات و وەکو مەنسەب و ئەو شتانە ئەوانە هەمووی وایان کردووە کە تایارکردن پاش 36 ساڵ بمێنێتەوە و دڵنیام زیاتریش دەمێنێتەوە بینە سەر ڕووکاری با بڵێن شێوازی ئەداکردنی و شارەزایی لە مەقامەتەکان هەم ڕەنجی لە هەڵبژاردننی مەقامەکان وای کردووە با بڵێن خەرمانێکی بەرفراوانی هەیە لە ڕووی ئەکادیمیەوە و هەڵبژاردننی شعرەکانی تایار تۆفیق خۆی کەسەکی ڕۆشنبیر بووە خۆی بە دوای شعرەکان داگەڕاوە بە بەرزترین شعرەکانی کوردی لە کلاسیک لە شعری نوێ لە شعری قازی هەڵی بژاردووە ئەوانە هەموو کاریگەری تەواویان هەیە لەسەر ئەوەی کە دوای 36 ساڵ تایار تۆفیق تا ئێستاش زیندووە هەر لەسەر هوەر و بابەتی هوەری دەمێنینەوە کە دوێنێ فیستیڤاڵێکی گەورە لەلایەن پەیمانگە هوەرە جوانەکان کرایەوە بێگومان ئەم فیستیڤاڵە بە ئامادەبوونی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بەڕێوە چووکە تێیدا چەندین چالاکی هوەری نمایش کرا فیستیڤاڵی پەیمانگەی هوەرە جوانەکان لە ڕۆژی دووەم بۆ بەشی میوزیک بە پێشکەشکردنی چەندین پارچە میوزیک بەڕێوە چوو نزیکەی 50 قوتابیش بەشداریان تێدا کرد جگەلەوە مامۆستایان توانای قوتابیەکان لە پێشانگایەکی بەم شێوەیە بخەنە ڕوو ئەوە ئامادەبوانیش چێژ وەربگرن بەشداربوانیش لەو بڕوایەدان کە قوتابیان بەرهەمی باشیان هەیە و داهاتوێکی گەشیش چاوەڕوانیان دەکات. خۆیان ئامادە دەکەن بۆ بەشداریکردن لە فستیڤاڵی پەیمانگەکان کە تایبەتە بە نیشاندانی بەهرەی قوتابیان. هەردی لە تەمەنی 7 ساڵیەوە هەستی بەوە کردووە دەنگی خۆشە. بۆ پێشکەوتنی زیاتر ماوەی 5 ساڵە قوتابیە لە پەیمانگای هونەرە جوانەکان. لەگەڵ دڵزار بەم جۆرە ڕاهێنان دەکەن بۆ ئەوەی بەرهەمێکی باش پێشکەشی ئامادەبوانی فستیڤاڵی پەیمانگەکەیان بکەن چونکە ئەوەی فێربوون بە بەرهەمی ئەو 5 ساڵەی خوێندنیان دەزانن. تایبەتمەندی خۆی هەبوو چکە 10 ساڵە دابڕینە و فستیڤاڵی دوای 10 ساڵ ئەو ساڵ ئەو هەلەمان ڕۆخساوە ینی بینەوە سەرستەیج و ئەو فستیڤاڵە پێشکەش بکەین و دەستی مامۆستایانیش خۆشبیتن زۆر هاوکارمان بوون و لەگەر ڕۆڤەکردن و وەلا ئارزکردن لەگەر کۆرس و گۆرانی بێژان ئەو چەند ساڵی مادیبوونە پیشان دەدەیکەوە عرەقەت پێوەی کردووە مادی بووی پێوەی یعنی تێکەڵکردنی ئەو هەموو ستایلە جوانە ئەو هەموو هەم لە ڕووی جلو بەرگەوە هەم لە ڕووی مۆسیقاوە هەم لە ڕووی ستایلەکانی مۆسیقاوە ئەوانە تێکەڵکردن و پێشکەشکردنی ڕاستی جوانێکی تایبەتی هەیە کە لە کاتەشدا لە مێژبی نەکرابی. نزیکەی 50 قوتابی پەیمانگەی هونەرە جوانەکان لە بەشی موزیک چەندین پارچە موزیکیان پێشکەشی ئامادەبوان کرد. شارەزایەکی بواری موزیک وەک خۆی باسی دەکات چێژی لە ژەنین و دەنگی قوتابیەکان وەرگرت و ئایندەشیان گەشتە بینێ. ئەوەی کە بینیم ئێستا وەکو پەیمانگای هونەرە جوانەکان وەرزێکی نوێیە کۆمەڵێک گەنجی خوێنگەرمی تایە ئەوەی کە بووە پێشتر ئەوانەی کە قوتابی بوون ئێستا مامۆستان لەوەیە
و ڕۆڵێکی باشیان هەیە ئەو ئاستە ئەوەی گەشتبینم بەو کۆمەڵە کوڕکچە جوانە کە ئێستا لەم بوارە ئیشیان کردووە ئەمەش کە کراوە بەرهەمی 5 ساڵە ماندووبوونی مامۆستا و قوتابی بەرهەمەکان لە ئاستی ئەوان کە ڕێزی لێ بگیرێ و هیوادارم بە یعنی بەوە گەشتبینم کە بەردەوامی هەبێ ئەمانە هەر یەکەیان جێگەی خۆیان ئەکەنەوە لە ناو هونەر و مۆزیکی کوردیە. 19مین فستیڤالی پەیمانگای هونەرە جوانەکانی هەولێر لە ماوەی 3 ڕۆژ لە سەرجەم بەشەکانی پەیمانگا بۆ دەرخستنی توانای قوتابیان بەڕێوە دەچێت. کە زمان لە قسەکردن بوەستێ مۆسیقا دەست پێ دەکات. 5 ساڵ کاری هاوبەش و ماندووبوونی مامۆستا و قوتابی ئەم بەرهەمە ناوازانەی لێکەوتەوە. بێگومان ئەمەش دەرگایەکە و تێکەڵبوونە بە دنیا و جیهانی هونەر. هێرۆ مەولودی، کوردستان 24 هەولێر. هەکار لە هەر شار و شارۆچکەیەک لەم کوردستانە هەوڵی ئەوە ئەدرێت کە توانای ئەو شارە دەربخرێت لە چ ڕوویەکەوە یاخود لە چ بوارێکەوە توانایەکی باشیان هەیە و دەتوانن خۆیان بە جیهان بسەلمێنن نەک هەر بە کوردستان. جا دیاربەکر زۆر بەناوبانگە بە خواردنەکانی بەردەوامیش لەوێ پێشەنگای خواردن ڕێک دەخرێت و کۆمەڵێک خواردن هەن کە بە خواردنی کوردیش تۆمار کراون کە ئەمە پێنجەمی پێشەنگای خواردنە لە دیاربەکر دیسانە و دەستی پێکردووە لە 7 ناوچە و 58 شار بەشدارن کە تایە 168 کۆمپانیا لە ئەم فستیڤاڵە بەشدارن ئەم ساڵ ژمارەی خواردنی نوێ نیشاندراون. جا ساڵی ڕابردووش 257,000 کەس سەردانی پێشەنگاکەیان کردبوو بەڵام پێشبینی دەکەن ئەم ساڵ ژمارەی ئەو کەسانەی لە پێشەنگاکەدا بەشداری بکەن زۆر زیاتر بن واتە ژمارەی ئەوانەی حەزیان بە خواردنە و کەمێک نەوسن زۆرن. جاکە حەزی لە خواردن نییە. li Diyarbekirê pêşangeha pisporîya xwarinê û tamên herêmiya pêncemîn a Mezopotamyayê dest pê kir. Di pêşangehê de ji 7 herêm û 57 bajaran 168 kompanî beşdarin. Kompaniyên xwarinê bi berhemên xweyîn rengîn di pêşangehê de cih girtin û çaverêne ku welatî serdana pêşangeh bikin. Amedekarên pêşangehê jî didin zanîn ku pêşangeha xwarinê di yek ji navendên girîng ên Mezopotamyayê de tê li darxistin ku ev yek dê sûdeke mezin bide aborî û geştkariya Diyarbekir. Cê gastronomî Xwedê daye ev herême Mezopotamyaya herêmê me ye herêmê Kurda ye. Seba weya cê xwe girt ji bo pêşengeha 5 sal ne demekî pir mezin e hinek pêşengeh hene 7 sal hinek pêşengeh hene 5 sal li dinyê çê dibe lê ev pêşengeha me bela ku cê rast çê dibe bela ku mirovê rast çê dibe her sal pêşe dikeve anke îsal ev pêşengeh bû pêşengeha aliyê gurmê de aliyê gastronomiyê de pêşengeha herî mezin. Di pêşangehê de îsal xwarin û tamên nû jî hene ku aşpêjeke Diyarbekirî di pêşangehê de îsal xwarina ecînê bi tameke cawaz pêşkêşî welatiyan kir. Aşpêjê ku li ser tamên nû lêkolînan dike çeqolat xistiye nava ecînê de ku ecîn hem şirîn e hem tirş e û hem jî tûj e. Heft heyş sal were çûm İsviçrê li wir çikolata bi min dan tam kirdinê me pir pê ji ev kir me got dileva ki hinar ekşîsî acaba ez kanim ya têxim nav û wel ser şoxulîm paşê me amade kir paşê kê ecînê xwar goviya çi tê daye mişkesê re neko gavak me re ewil dixim berê piçikî şîranî tê paşê ew şîranî wenda dibe piçikî tirş tê tirş jî wenda dibe en paşê jî tûj tê malûm e Diyarbekir ciger tê xwarinê ciger meşhûr bûye feqet îrojkun da jî sadece di dinyayê de ecîna şîrîn û tûj nav heye ew jî li ber cigerê pir destê milletê pir hezke hez hez zata jî hez dikin. Sala borî di sal û 57,000 welatiyan serdana vê pêşangehê kiribûn. Îsal tê pêşbînî kirin ku ev reqem zêdetir bibe. Ji ber ku di nava pêşangehên îsal hatî derxistin de ev pêşangeh mezintirîn pêşangeh e. Mahir Yüksel, Kurdistan 24 Diyarbekir. ساڵانە لە ڕۆژی جیهانی نەخۆشی شەکرە لە هەرێمی کوردستان هەڵمەتی نیشتیمانی بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەم نەخۆشیە ڕادەگەندرێت
و بێگومان هەوڵەکان لەلایەن وەزارەتی تەندروستی و هەندێک ڕێکخراوە دەدرێت. بەڵێ جا هەر لەو ماوەی کە ئەم هەوڵانە دەخرێتە گەڕ چکە ماوەیەکی پێچێت ماوەی مانگێک زانیاری هۆشیاری تەواو لەسەر نەخۆشیەکە چۆنێتی ڕوبەڕووبوونەوەی بڵاوبوونەوەکەی هەموو ئەمانە کە وتەبێژی وەزارەتی تەندروستیش ئاشکرای دەکات کە ڕێژەی توشبوون بەم نەخۆشیە لە بەرزبوونەوەی کە یادەکە دوێنێ بەڕێوەچۆ بەڵام دیسانەوە ئەمڕۆ سمپۆزیۆن و کۆنفرانس وانە هەمووی بەردەوامە. جاباس لە هۆکارەکانیش دەکەن کە هۆکارەکانی خراپی سیستەمی خواردن و وەرزش نەکردن بەشێکیش پەیوەستە بۆ ماوەی زۆربەی نەخۆشیەکان بۆ ماوەیە لە باوکەوە لە کەس و کارەوە بۆ دەمێنێتەوە بەڵام گرنگەوەیە هەمومان هۆشیاریمان لەسەر بەشی گرنگی نەخۆشیەکان هەبێ بەتابەت ئەو نەخۆشانێک کە مەترسی لەسەر ژیانمان دروست دەکەن پێویستە ئاگادار بین چی دەخۆین چۆن دەڕۆین چۆن سەردانی پزیشک دەکەین. 20 ساڵە تووشی نەخۆشی شەکرە بووە و مانگانە سەردانی ئەم سەنتەرە دەکات. حاجی بەختیار نەخۆشیەکەی لە باوانیەوە بۆی ماوەتەوە. شەکرە تەواومان دووی کردووە بەڵام ئەو ئومێدی بەردەوامی هەیە و دەڵێت جوڵە و وەرزش هاوکارە لەوەی کە ژیانی ئاسوودەتر بکات. مانگانە لەم سەنتەرە بێ بەرامبەر چارەسەریەکانی وەردەگرێت. ئەوە 15 سبەینی دەنیۆڕانێ دە ئیواری لێ دەدەیت. لۆ سوکەری جوولە لە هەموو تشتێکی باشترە. حرەکەی بکەی لە هەموو تشتێکی باشتر نەک کابرا پاردەتەوە پاردەتەوە. ئەی بینیە هەموو سەرە مانگاش دەم لە خوای بە زیادبی لێرە حیلازەکا وەرەگرم ئای بینی. ئەرێ وەڵڵە هەموو سەرە مانگە دەدەقە چارێکە کە پێکێگە قەرەبارەغبی وەرەگر و ئەڕۆ. هیچ کێشە نییە. دەرزی مەزەن. ئامارەکانی توشبوون بە شەکرە تا دێ بەرز دەبێتەوە. وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستانیش ساڵانە هەڵمەتی هۆشیاری بۆ خۆپارێزی و بەرگری لەم نەخۆشیە ڕادەگەێنێت و وتەبێژی وەزارەتەکەش دەڵێت هاوشێوەی هەموو دنیا لە کوردستانی ژامارەکان بەرزن و هۆکارەکانیش خراپی سیستەمی خواردن و دوورکەوتنەوەی لە وەرزش و قەڵەوی. کەم زوڵایی تەمبەڵی و کەم وەرزشی لە هەمان کاتە زیادبوونی کێشی لەش واتە قەڵەوی پەیوەندێکی زۆری بە بابڵێن نەخۆشی شەکرەوە هەیە و خواردنی ناتەندروست کە بەڕاستی ئەمە زۆر کارێگەرێکی خراپی خستۆتە سەر بابڵێن ڕەوشی توشبانی نەخۆشی شەکر. خواردنی تەندروست مەبەستمان لێرە ئەو خواردنانێک کە بەڕێکی زۆر لە شەکریان تێدایە خواردنەوە گازیەکانە خواردنەوە وزە بەخشەکانە خواردنە خێراکان فاسفود بە هەمان شەوە یعنی ئەمانە بوونەتە هۆکارێک بۆ بەرزبوونەوەی ڕێژەی توشبوون بە نەخۆشی شەکرە. حکوومەتی هەرێمی کوردستان سنتەر و دەرمانی پێویستی لە ڕێگەی وەزارەتی تەندروستیەوە بۆ ئەو نەخۆشانە دابین دەکات کە نەخۆشی درێژخایەن یان هەیە و پێویستیان بە چارەسەری بەردەوامە لە ناویشیاندا نەخۆشی شەکرە. بە پێیەوە ئامارەی لەبەردەست بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی هەولێردا هەیە تەنها لە 10 مانگی ڕابردوودا 1509 کەیسی نوێی توشبوون بەم نەخۆشیە تۆمار کراوە کە 68یان منداڵن. پزیشکان دەڵێن نەخۆشی شەکرە درێژخایەنە بەڵام دەبێت چارەسەرەکەشی درێژخایەن بێت تەنها دەرمان چارەسەر نییە بۆ نەخۆشیەکە بۆیە گرنگترین خاڵکە نەخۆش دەبێت ڕەچاوی بکات خۆپارێزی توندە لەگەڵ دەرمانەکاندا. ڕێناس ساعالی کوردستان 24 هەولێر. پێشانگای پەرتووک بێگومان بابەتە ئەدەبیەکان هاوشەوی بابەتە هوەریەکان و هۆشیاری تەندروستی هەموو ئەمانە جێگەیان دەبێتەوە لە بەیانی 24 لە پێناو گەیاندنی ئەو پەیامەی کە ئێمە وەکو بەیانی 24 هەمانە. ئەمجارە پێشانگای پەرتووک لە شاری قا کرایەوە چەندین پەرتووکی نووسەر کوردەکانشی تێدا نمایش کراوە سۆڤان. جا وەک ئاماژەت پێکرد کە کوردەکان تێیدا ئەم جارە بەشدار بوونە پەرتووکی باشیان نمایش کردووە بەمەش لەم بابەتە پێکەوە بینەریە بین و دواتر دەگەڕین وڵاتە. دەبن دروشمەیە ئەم پرتوکان دەئاخفن چالاکیên پێشنگەها پرتوکانە نەفدەولەتیە شارقا کۆ تێدا ji 108 وڵاتên cîhanê pirtûkçêkir zaniyar û afilîner kom dibin dest pê kir. Têda jî gelek nivîskarê Kurd hebûn. gelek spas ji bo te ji bo temaşevanê Kurdistan 24 ez hatim veqandin wekî mêvan pêşengeha pirtûka şarê Xa wekî nivîskar rojnamevan û helbestvan du çalakiyên me hebûn di programê vê pêşengehê de yek semînarekî li ser rewşa helbestê piştî pêşketinên sosyal medya û medya dijîtal
قالوا شبان دور لهلبستي كري سر أستا جهاني يعني نتني هلبستا كرد هلبستا عربي توايا روشا هلبستي سمينارا مني ددوا لدبستانا أمريكي للشارقة أبو أوجي خافتن لقل نفش نو بتشرنجي بتشيوازي كاربن نيزيكاتي جبو ويجي جبو كولتوري جبو چاندي چوا كاربن مواهبي خو پیش بخن کسایتی خویان نویسکاری روشنبیری جبنگه هده جاستا زاروکاتی پیش بخن ابو سمینارا منا ددوا و دوی پیشنگه هده از گلک کس مدیتن گلک ناس گلک دوست عرب کرد یعنی مدیتن و از کیف خوش بوم درستی یعنی از بشداری وی پیشنگه هانی بود هەر لە دەستپێکی پرۆگرامەوە ئاواتیەوەم خواست بە بارتەقای تەواوی ئەو دڵۆپە بارانانی کە ئەم بەیانیە باریوە شادی و خۆشی و تەندروستی بۆ هەمولایەک بێت جا لە هەولێر وەک گوتمان پرزە بارانێکی نەرم هەیە بابزانی کەش و هەوای شارەکانی دیکەی کوردستانی گەورە بە چ شێوەیەکە بێ وەکو ئێمە بارانیان هەیە یاخود نا سۆبان دوێنێ ساڵیادی بنیاتنانی شاری سلێمانی بوو چەندین چالاشی جۆرا و جۆر ئەنجام درا بێگومان کوردستان مێژوێکی دەوڵەمەندی هەیە و مێژوێکی پەرشنگداری هەیە بە هەر شار و شارۆچکەیەکدا دەڕۆی تەمەنی بۆ سەدان ساڵ دەگەڕێتەوە تجای ئەوەی نەک وەکو شار وەکو شارستانێت کە ژیانی تێدا بوو ئەمە تەمەنی هەر زۆر زۆرە ئەگەر لە قەڵای هەولێرەوە دەست پێ بکەین با بڵێن کۆنترین شوێنە لەسەر ئاستی هەموو جیان کە تاوەکو ئێستا ژیانی تێدا بەردەوامە خۆشحاڵانە دەبینین شارەکانی کوردستان هەر بەرەو ئاوەدانی و بەرەو پێشکەوتنی زیاتر دەڕۆن وەکۆی کە لە سلێمانی دوێنێ بە بۆنێ 239 ساڵی بنیاتنانی شارەکە کۆمەڵێک چالاکی ئەنجام درا و ئەمڕۆ کۆمەڵێک چالاکی دیکە هەیە دروستە جا هەکار ئەوە ڕوونەکە ئەوەی کە شارستانیەت دروست دەکات ئەو کولتورەیە کە لەنا ئەو شارەیە هەیە یاخود پەرەپێدانە بە هەر ئەتوانین بڵین هەر یەکێک لە ئەو بوارانی کە بواری میوزیکە یاخود بواری
نووسینە یاخود پێشکەوتنە لە ڕووی پزیشکیەوە یا هەر بابەتێکی دیکە کە لەو شارە هەبوو بێت و ساڵیانی ساڵە گەشەی پێ بدرێت و بەردەوام بێ لەسەری شارستانەتی ئەو شارە زۆر زیاتر دەرئەخات و مێژوو بۆ ئەو شارە دروست دەکات جا بوونی میوزیکی تایبەت بە سلێمانی بوونی دەنگبێژانی خۆش لە سلێمانی بوونی گۆرانی بێژی خۆش ئاوازدانەری باش و ئەو کارە هوەریانی کە لەو شارە کراوە ئەبێتە پارچەیەکی دیکە یان مشتێکی دیکە بۆ سەر خەرمانی ئەو شارە جا لە ساڵیادی بنیاتنانی شاری سلەیمانی وەک ئاماژەت پێکرد چەندین چالاکی جۆرا و جۆر ئەنجامرا یەکێک لە چالاکیەکان نمایشکردنی ئۆتۆمبیلە ئەنتیک و کۆنەکان بوو و ئەمەش یەکێکی دیکەیە هەکار لەو چالاکیانی کە شارستانەتی ئەو شارە دەرەخات جا ئەم ئۆتۆمبیلانە ئەوانەی کە خاوەنیانن بێگومان حەز و خولیایکی زۆر زۆر تایبەتیان هەیە بۆ بابەتە کلاسیکەکان بە تایبەت بۆ ئۆتۆمبیل زۆر دەگمەنە ینی هەیە تەمەنی ئۆتۆمبیلەکەی 50 ساڵە تاوەکو ئێستا لە ماڵەوە دایناوە و ئۆتۆمبیلەکە 0 کیلومتر و نەڕۆیشتووە ینی ئەمانە حەزێکی تایبەتیان هەیە بۆی نمایشێک بەڕێوە چوو بم بۆنا و یەشێک لە خاوەنی ئۆتۆمبیلەکانیش دەڵێت ئەو ئۆتۆمبیلانە بوونەتە یادگاری ئەم شارە بەشێکن لە کولتوری شارەکە و تا بتوانن لە فەوتان دەیان پارێزی ئەگەر بوو دیژبنەوەیەکی لە وێنەکەمان ساڵی 1956 کە نووریبەدی و هاوڕەکانێتی کەمە کۆمەڵێ گەنجی شاری سلێمانی بوون بەجێب هاتوون بۆ ئەم شوێنەی کێم ئێستا فیستیڤاڵەکەی تیاکەین ئەوانیش لە هەمان شوێنە کاتی خۆی کە شوێنی سەیرانگە و خەڵکی ڕەسەنی ئەم شارە بووە. ئەمانە بفەوتێنێتتر مانای وایە ژیانەکە تێگەچێ ئەگنا شار بەمانەوە جوان بۆختی خۆی ئێستاش هەر جوان نەمانە ئەمانە دروست نابنەوە ئێستا ئەم کارێزەی ئەو ساوی ئێستا ئەرز و ئاسمانی فەرقە کاکە گوێن بە هەزارەها داری سنوبەری تیا بە بڕیانەوە ئەمەش سەیرانگای سلێمانی بوو. لەسەر هەموو یەکێک تاکێک لە ئێمە لە سلێمانی پێویستە کە لە پوری شارەکە پارێزن ئەگەر بتەوێنێتەوەی یان وڵاتی یا شارێ بناسێنی یەکەم جار کللتوری شارەکە پیشانەیە. هەر لە ناو کەش و هەوای یادکردنەوەی بنیاتنانی سلێمانی دەمێنینەوە بەم شێوەیە ئەمانەوێت ئەم بەیانیش لەگەڵ ستۆدیۆی سلێمانی بین کە هاوکارانمان لەوێ ئامادەن لەگەڵمان و تەوەرێکی تایبەتیان ئەبێت کە هاوکارمان دالیا کەمالمان لەگەڵە بێت و ئەو زیاتر باسی میوانەکانمان بۆ کات کە کوێی لەگەڵایە ئەگەر دالیا ئامادە بێت لەگەڵمان بەڵێ دالیا کاتە ئامادەیە هەکار ئامادەی بچینە سلێمانی بینەرەکانمان بەرینە بزانین میوانەکانی سلێمانیمان چێت. سڵاو سۆڤان سڵاو هاکار دیارە لە چارچێ و کار و چالاکیانەی
بۆ یادی 239 ساڵی سلەیمانی ئەنجامدرا بەشێکی زۆر لە ناوەندەکانی خوێندن بەشداریان کردبوو چەندین تابلۆی جیاوازیان پێکێنا و بە تایبەتی بۆ پیشاندانی وێنە ڕەسەنایەتەکان هەر لەم چوارچێوەشدا ئێمە بەشێک لەو کەسایەتیانە یان لەو مامۆستایانە ویستمانە بەسەریان بکەینەوە بە تایبەتی بۆ کار و چالاکی بەشداریان کردووە یەکێ لەو قوتابخانانە کە لە شاری سلەیمانی بە چەندین تابلۆی جوانی سلەیمانی بەشداری کردبوو و هەروە مامۆستا دەشتی پاڵپشتی خوێندکارەکانی کردبوو مامۆستا بەخێر بێن زۆر سپاس بەشێک لە خوێندکارەکانی شتێنەوە دوان لە خوێندکارەکان بەخێر بێنێواش سەرتامێ بێمە سەرۆیک ئێوە لە ساڵیادی دامەزاندنی سلەیمانی بە چەندین تابلۆی هونەری هەروە بەجلوبەرگی ڕەسەنایەتی کوردی بەشداریتان کردبوو ئامان چی بوو و چۆن دەکرێت کا لەسەر مناڵان بۆی بتوانین ئاشنا بن بە دابوونەریتەکەی خۆیان بە تایبەتی لە ناوەندەکانی خوێندن هەر لە سەرتاوە چۆن هەنگاو بدرێت بەڵێ ڕاست سەرەتا زۆر سپاس بۆ میوانداریەکەتان ئێمە وەکو کۆلێژەکانی یونایتد ساینس پێشترش لە خوێندنگەکەی خۆمان چالاکی و چۆن لەی ساڵیادی سلەیمانیمان کردوێتەوە بەڵام لەم ساڵاوە لە ساڵی پارێشا بامان شێوە ئێمە بەشداری ئەم مەراسیمەمان کردووە و بە جلوبەرگی کوردیەوە بە کۆمەڵێ تابلۆی جیاواز کە پێشەنگایەکی تایبەتمان کردوێتەوە سەبارەت بە سلەیمانی باشە پێشەنگاکە بەشێک لە وێنەکان لێرە پیشاندراوە وانێکەوە بەشداریتان کردووە لەلایەن خوێندکاران و کێشراون بە زیاتر تیشکتان خستۆتە سەر چی؟ بەڵێ وێنەکان دوو جۆرە ئەو وێنە قەباری گەورەیە ئەو سا و ڕسمەی خوا لە خۆش بوو شە مەحموود حەفید ئەوە مۆزایکە بە شوشبەندی دروست کراوە بە وێنەکانی کەش زیاتر ئەو وێنە فۆلکلۆریانن کە لە کوردەواری خۆمانە ڕەنگی یاوەتەوە یان هەبوون بە شێوەی فۆتۆ خوێندکارەکانمان ئیشان زیاتر لەوە کردووە و ئاشنا بوون بەو جۆرە تابلۆ وێنانی کە لە کۆنا هەبووە و پێمان ناساندون و لەسەر مەلمەسێکەوە وێنەی زەماوەندێک دیارە کە لە کۆنا چۆن بووە چۆن مەراسیمەکان ئەنجام دراوە هەروە دیمەنی ناوگوندەکان دیمەنی سروشتی کوردستانەمانە هەمووی لەلایەن خوێندکارانەوە کێشراون بەڵێ بە دڵنیە خوێندکارەکان خۆیان کێشاویانە بەڵام هەڵبژاردننی وێنەکان و بابەتەکانیان مەوزوعەکان من دەستنیشانم کردووە بووە و لەسەر جۆرێکی مادەش کە ئەویش تەختەیە نەخشێنراوە ئێستا ئەگەر یەکێک ئەو وێنانە بینەوازان لەسەر لەوحەیەک دروستکراوە لەسەر تەختەیە چکە مەتریاڵی تەختە فەرقی زۆرە لەگەڵ کانڤانسە بۆ تەلەبەکان بۆ شێوانە ئاشنامان کردوون لەسەر مادەی جیاواز کە کار بکەن لە ڕۆژی سلەیمانیە کە شتێکی جوانە و شتێکی باشە بۆ لە بەرنامەکانی وەزارەتی پەروەردە بە تایبەتی لە ساڵی پارەوە ئەنجام درا ئەو بۆ بتواندرێت لە ناوەندەکانی خوێندن گرنگی بدرێت بە تایبەتی بە وانەی هونەر وانەی وەرزش وانەی پەروەردەیی وانەی خۆشویستنی ژینگە و ئێمەش لەو چوارچەوەیە کاتێک کە کارەکانی ئێوەمان بینی بۆمان دەرکەوت کە ناوەندەکانی خوێندن تا چەندە گرنگە بە تایبەتی کە بەشێ لە خوێندکارەکانمانە بینی کە بە جلوبەرگی ڕەسەنی کوردیەوە ئەمە ئاشنایەکە بەوەی کە میلەتەکەی بەچی ناسراوە و چۆن کاری کردووە واتە هەر لە مناڵی و باگراوەندێکیە بێ ئیشی ئێوەکو مامۆستایانی هونەر لەو ڕوانگەیەوە چییە؟ ڕاست ئیشی ئێمەوەکو مامۆستایانی هونەری کۆلێژەکانی یونایتد ساینس بەڕاستی زۆر گرنگیمان چەختمان فۆکسمان خسۆ سەرەوەی کە خوێندکارەکان ئاشنا بوون بە ڕەچەڵێکی کۆن کە لە کۆنا باوباپیرانی ئێمە کەسە مێژوویەکان سەرکردەکانی ئێمە یان ئەو کەسانی کە بەرپرسیارەتیشان هەبووە چۆن ئەم جلوبەرگیان پاراستەوە پێویستە دوای ئێمە و پێش ئێمەش کە ئەم جلوبەرگە هەر بەو شێوە بمێنێتەوە و گرنگی زیاتری پێبین بۆیە ئێمە ساڵانە خوێندکارەکانمان ئاشناکەین بە جلوبەرگی کوردی و ئەوەشمان بیر نەچێ ڕۆژێکمان هەیە بەناوی جلوبەرگی کوردیەوە لەو ڕۆژەیە بۆ هەموو خوێندکارەکانی ڕوونەکەینەوە کە ئێمە شتێکی وامان هەیە جلوبەرگیەکان چەند جۆرێکی هەیە بۆیان ڕوونەکەینەوە خوێندکارەکان سوپاس بۆخوا کە زۆر بەباشی ئەو جۆرە جلوبەرگانە لەبەرەکەن و ئامادە ئەبن لەو مەراسیمانە هەر لە چوارچێوەی یادی سلەیمانی بەشێک لە ناوەندەکانمان بینی ئەوانە یان سنتەرەکان یان ڕێکخراوەکان ئەوانەی کە کار لەسەر مناڵانەکان بەشداریان کردبوو بە پیشاندانی بەشێک لە دیمەنە ڕەسەنایەتەکانی کورد هەبوو دیوەخانێکی دروست کردبوو بە نمونە کاتێک ئەما بینی تا چەندە گرنگە بە تایبەتی لە یادەکانە
ناوەندەکان بەشداری پێ بکەوێت ساڵانی ڕابردوومان بینی زیاتر لە ئاستی بەڕێوەبرایەتەکان یان سنتەرەکانی ڕۆشنبیری ئەم چالاکیانە ئەنجامەدرا بەڵام ئەم ساڵ جیاوازتر مناڵمانە بینی بەشداری چالاکیەکانی کردبوو تا چەندەوە گرنگە ینی ئەو چالاکیانی کە هەتانە لەو یادانەیە بەشداری پێ بکرێت ڕاستە بە دڵنیا زۆر گرنگەوە زۆر کاریگەری هەیە چکە منداڵەکان ئەوان چاو لە گەورەکانەکەن و پێویستە ئێمە وەکو مامۆسایان وەکو کۆمەڵگەی کوردی گرنگ بە منداڵەکانمانەوە بە پەروەردەی منداڵەکانمان ئاشنایان کەین بەو جۆرە شتە فۆلکلۆریانە بۆیە لە پاشە ڕۆژە کەمانش گەورابنەوەی دوای خۆیان بە هەمان شێوە ئەم چیرۆکەیان بۆ بگەڕنەوە کە میلەتی ئێمە خاوەنی چەنەها بابەت و شتی جوانە وەکو جلوبەر وەکو شتە فۆلکلۆریەکان وەکو خەڵکی گوننشینەکان پێویستە ئەم شتانە ئاشناکرێت لەناو پەروەردەیە بۆ خوێندکارەکان ڕوون کرێتەوە. زۆر باشە ئەگەر باسی جلوبەرگەکەی خۆت ئەو قوتابیەت بکەین هیچ شوێنێکە بەڵێ بەنسبەتی ئەمە منداڵی خۆمە بەنسبەتی جلوبەرگەکەشەوە ئەمە جلوبەرگی خوالێ خۆشبی قازی محەممەدە چکە ئەو ئەم جۆرە جلوبەرگەی کردووە و لە بەشی ژێرەوە هێلەکێکە و ئەمەشی بەتەرە پیشانی بۆی کە پیشانی بین چەند جوان دروست کراوە ئەگەر ڕووکەیتە ئێرە بۆی پیشان بدرێ ئەنج بۆمان باسکە خۆی ئەمە ستارخانیە ڕواتە بە شوێکی سادە دووراوە ببوورە چۆغەیە ئافو هەڵم کڵێنەکە بەڵام وەکو بەشی ژێرەوە هێلەکە و ئەوەش کڵاوە کە لە کۆنا بەکاریانێنەوە و بەشی قۆڵشی کە ئەم دەسماڵە سپی جلوبەرگی خانمانان بەڵێ ئەوە لە پیاویشە ئەو جۆرە جلوبەرگە هەبووە وەکو دەسماڵێک وایە و بەشی خوارەوەشی پوزەوانەیە یان پوزدخی پێڵەن زیاتر گوندشینەکان کە لە بەریان کردووە بۆی زیاتر مار ئەگەر بێت و پێوەیان بە دانی بەو ڕیشاڵانەوە ئاڵەو ناتوانێت کلاشش هەمومان نەزانی کە بەڕاستی ئەوە لە کوردەواری خۆمانە زۆر گرنگی پێدراوە و شتێکی جوانە بۆ قاچ و ئەوانە ئازێتی نابێ شێوەی دڵخۆشی کەم جلانە لەبەرە دڵخۆشی دەستخۆش فەرم تۆرۆ جێگاکەی خۆت مامۆستا با گوێمان لە بەرهەمێکتان بێت دیارەکەیەوە بە سرودێکی نیشتیمانیش بەشداری چالاکیەکەتان کردبوو بەڵێ ڕاست زۆر سپاس. دەستەکانتان خۆش بێ سەهەند تۆ بە چی بەشداریت کردبوو لە چالاکیەکانان زیاتر وە لە دەورە بووم 4 ساڵ مامۆستا دەستی خۆش بێ منی هەڵبژار بۆ باشە دڵخۆش بووی کە دوێنێ بەشداری یادی سلەیمانیت کرد بەڵێ تا چەندە بگرنگیە زانی بە تایبەتی ئێوەی خوێندکاران کاچنە ئەو چالاکیانە بڕۆڵتانەیە بەشداریەکان زۆر سپاسی مامۆستاکەمەکەم کە منی هەڵبژارد و زۆرم پێ خۆش بوو تیمێکی زۆر باشمانە بوو دەستخۆشی لە هەمویانەکەم باشە مامۆستا کاتێک کە تەلەبەکانتە بینی بەو جۆرە وەکو سەهەند بەشداریان کردووە خەڵکە هاتن منم بینی ڕسمیان لەگەڵا گرتن چه هەستێک بوو بۆتەوە وڵا هەستێکی زۆر خۆشە کاتێک کە مامۆستا خوێندکارەکەی خۆی بینێتەوە لە چالاکییان فستیڤالێکی وایە کە بۆ پەڕیتوانەوە شان بەشانی مامۆساکەی کارەکە بەڕاستی کارێکی زۆر باشەوە من زۆر دڵخۆشم پیان ماشەڵا خۆی کاکە سەهەندی ژێکێک لەو خوێندکارانی کە
خوێنکارێکی تایبەتە ئیشەڵا هیوای تەمەند درێژی و دەستاغی بۆ خوازی. بەچی تر بەشداریتان کردبوو بەتایبەتی لە ئێمە تەنها بە موزیک بۆ سرودێکی نیشتیمانی و لەگەڵ پێشەنگایەکی هونەری تەنها لەم ساڵا بۆ شێوەیە بەشداریمان کردووە. بەڵام پلانمان هەیە بۆ ساڵانی ئایندە بەڕاستی بە کۆمەڵی چالاکی جیاواز کە وەکو شانۆگەری وەکو یاریە کوردەواریەکان وەکو کڵاوێن ئەوانە کە خوێنکارەکانمان ئاشناکەین بۆوانە و بەشداریشکەین لە یادی شاری سلێمانی. زۆر باشە تا چەند دەیانین پێویستە ینی ئەمە بکرێتە بەرنمەیەک و لەسەر جەم خوێندنگاکانە بەتایبەتی بخوێندرێت. وەڵا بەدڵنیاییەوە گرنگە بەڕێی من زۆر گرنگە هەموو مامۆساکان فۆکۆس بخەنە سەرەوەی کە ئەمە لە خوێندنگەکانە گرنگی پێبن و بەرنامە ڕێژی بۆ بکەن ساڵانە بە شێوازی جیاواز و بەتایبەتی ئێستا نەک ینی بۆ نمونە ساڵانەمان بینی لە ناو گەڕەکەکانە بەشێک لە یاریە کوردەواریەکان ئەنجامەدرا بەڵام ئێستا ینی بۆ من بۆ چەتەنان بیرەوەریەک بۆ گەورەکان مناڵەکان زۆر پێ ئاشنانین. ڕاست بەدڵنیایە کۆمەڵە یاری کوردەواری وەکو هەلیوکێن و هەڵماخۆ و خەتخەتێن و کۆمەڵە یاری جوان هەبوو کڵاو ئەوانە لەبەرەوە ئێمە خوێنکارەکانمان ئیشاءالله بۆ ساڵی ئایندە ئەم جۆرە یاریە کوردەواریانە کە لە شاری سلێمانیە هەبوو یان لە شارەکانی کە بە تەواوی شارەکانەوە کە هەبووە گرنگی زیاتری پێین و چەند خوێنکارێکمان ئامادە کردووە کە لە ساڵی ئایندە ئەم جۆرە یاریانە لە پێشچاوی خەڵک ئەم یاریانە زیندووکەنەوە کە خەڵک بیان بینێ و ئاشنا بێتەوە دووبارە بۆ جۆرە یاریان. دەستەکانتان خۆش بێ سادەشتی جگە لەم میوزیکەی بۆتان ژەندین چ شتێکی دیکەتان ینی خۆتان کە تشکە لەسەر بێ وتوتێتەوە لای خۆش شیرین بێ ئامادە ڕاستکەی وەڵای بەنسبەتی ئەوە ڕاستیەکەی ئامادەکردنیەوە چکە لەگە خوێنکارەکان و چوو پیشمان بۆ بژێنیت خۆت بێت چکە بەڕاستی ئەویان ئەوێ ئامادەکاری ئەوی بۆ بکرێ ئیشەڵڵا لە کاتی شتیان لە بەرنامەی زۆر باش ئەی بە شێوەیەکی گشتی ئەو میوزیکانە ئێوە لە ناوەندەکانی خوێندنە تشتێخەنە سەر چییە؟ بەڵێ ئێمە زیاتر لە ناوەندەکانی خوێندنە ئێمە زەختەخەینە ئەو سرودە نیشتیمانیانە شتا و سرودە پەروەردەیانە بە خوێنکارەکانڵێن زیاتر وان دەشتەیە بەڕاستی ناکرێت ناوەندەکانی خوێندنە بوترێتەوە زیاتر ئەو جۆرە سرودانەمانەیە کە منهجێکی تایبەتە بۆ خوێنکارەکان ئاشناشیانەکەن بە باگراوەندیان بۆ چ شاعیرێکە بەدڵنیایە سا بۆ نمونە مارشی نیشتیمانی ئەیڕەقیب لەلایەن دڵداری شاعیرەوە دانراوە و بە هەموو خوێنکارەکانمان وتووە و باسی ناوەڕۆکی شاعرەکەمان بۆ کردوون و هەموو شەو دیێڕەکانمان بۆ شیکردنەوە لەلایەن مامۆسایانی کوردیەوە کە لە خوێندنگەکەی ئێمە زۆر گرنگی بەوا درێ دەستخۆشی لە مامۆسای کوردیەکانەکەم لێرە چەند مامۆسایەکەن ئەگەرەکرێ ناویان هێنم وەکو مامۆساوریە وەکو مامۆسا ئاراس ئەمانەکە دەستیان خۆش بێ کە بەردەوام لەگەڵ خوێنکارەکانە ماندوون بۆ شیکردنەوەی هۆنراوەکان کە لە کۆنە دڵداری شاعریان هەر شاعیرێککە وەکو پیرەمێت کە ئەمانەدایانەوە سوپاسیانەکەم. دەستەکانتان خۆش بێت. جگەلەوە زۆر جار ئەبینین گرنگی زیاتر بە قوتابخانەکانە درێ لە ناو سنتەرە و تا چەندە گرنگە ئەو قوتابخانانەی کە لە ناو گوندەکان و یان ناحیە و قەزاکان هەیە گرنگیان پێ بدرێت و بەتایبەتی لەو بۆنە نیشتیمانیانەی کە سازەکرێ لە ناو شارەکان زیاتر دیارە ئەوانش بەشداریان کرێیان هەمانگیەک دروست بکرێت لە نێوان قوتابخانەکانی ناو شار و قوتابخانەی گوندەکان بۆی بۆ منە ئاشنابن ئێمە چوونێتە بەشێک لە قوتابخانەکانی دەرەوە ئەوان شتی زۆر جوانیان لە بەتایبەتی گوندنشینەکان هەستەکەی مناڵەکانیشان بە هەمان نەفەسی نیشتیمان پەروەری و نەتەوایەتی پەروەردە کردووە کە مناڵەکانی شەڵیان گرتوێتەوە و ئاشناتی زیاتریان بە ڕەسەنایەتی ملەتەکەی خۆیان هەیە. بەڵێ ڕاست ئێمە وەکو مەکتەبەکانی خۆمان ئاشنایەتیمانەیە لەگەڵ چەند گوندێکە کە ساڵانە لە بەهارە فستیڤاڵی بەهارە ئەچین بۆیە بە کۆمەڵی تابلۆ وەزایدەن کۆمەڵە چالاکی هەمان هەم ئەوان هەم ئاهەنگن لەگەڵمانە کەوانش کۆمەڵە چالاکییان هەیە وەکو شانۆگەری وەکو چۆن هەندێک یاری کوردەواری هەیە ئەوانش باماشەوە لەگەڵ ئێمە یان ئێمە وەکو خودی خۆمان مەکتەبەکانی ئێمە ئەو هەم ئاهەنگیەمان هەیە بەڵام پێویستەکە هەموو مەکتەبەکانی کوردستان بەو شێوەیە لەگەڵ گوندنشینەکانە خوێنکارانی شار لەگەڵ خوێنکارانی گوندە کۆنتاکتیان چالاکی فستیڤاڵیان بۆ ڕێک بخرێت. بەڵێ بەڵێ بە دڵنیاییەوە ئێمە ساڵانە ئەوەمانەیە وەکو مەکتەبەکانی خۆمان بەڵام ئەشکرێ ینی مەکتەبەکانی کەش
بە هەمان شێوە لە ئێستا و درەنگ نەبووە کاتەکە ئەتوانین لەم ساڵەوە ئیشاءالله دەستکەینەوە بەو جۆرە چالاکیانە لە نێوان گوندەکانە یان لەگەڵ مامۆسایانی کە پلانێک هەبێت کە بۆی کە خوێندکارانی گوندش لەو چالاکیانە بێبەش نەبن. بەڵێ ئێمە ڕێزی زۆرمان بۆ مامۆسانی گوندنشینان هەیە کەوان نمونەیەکی زۆر زیندون بە تایبەتی بۆ پاراستنی ڕەسەنایەتیان ڕەسەنایەتەکانی میلەتی کورد بە هەماهەنگی لەگەڵ ئێوەی مامۆسانی ناوشار کەما دەکرێت کاتێک کە باز لە پرسێکی نێتەوایەتی و نیشتیمانی دەکەین هەماهەنگیەکە زۆر زیاتر بێ بە تایبەتی لەبەرەوەی کە ئەوان باگراوەندیان هەیە لەسەر یان بەرکەوتیان هەیە لەگەڵ دانیشتوانی گوندە ئەمە وای کردووە زیاتر زانیاریان هەبێت. دەستەکانی ئێوە خۆش بێ مامۆستا دەشتی نمونەتان زۆر بێ ئیشەڵا میشە لە کار و چالاکیەکانە ئاتان بینینەوە بۆ دیمەنە جوانانەی کە دوێنێ ئێمە بینیمان و سەرسام بووین پێتان بە تایبەتی کە ئەمان بینین بۆ چالاکیە نەتەوایەتی و نیشتیمانیانە لەلایەن مناڵەکانەوە یان قوتابیەکانەوە بەشداری پێکرابوونەوە جێگەی دڵخۆشیە. زۆر سپاس بۆ میواندارێکەکەتان زۆر سپاس بۆ کەناڵی 24 و زۆر سپاسی هەموو مامۆساکان و جەنابەت و خوێندکارەکانەکەم کە بەڕاستی هاوکارن هەمویان لەگەڵ ئێمە. بەڵێ دووبارە بەخێر بێن ئێوەش بەخێر بێن مونەتان زۆر بێت. سۆڤان منە گەڕێمەوە لای ئێوە ئەمە بەشێک بوو لە چوارچەوەی ئەو کار و چالاکیانەی کە بۆ یادی 239 ساڵی سلەیمانی بە تایبەتی ئەنجام دەدرێت لە شاری سلەیمانی کە بەشێکی زۆر لە ناوەندەکانی خوێندن لە سنتەرەکان بەشداریان کردبوو بە چەندین دروستکردنی تابلۆ کە بەشێکیان لە تابلۆکانە گەڕانەوە بۆ پیشاندانی مێژووی کورد و ڕەسەنایەتی کورد و ئەو بۆنانەی کە لە کۆندا ئەنجام دراوە. بەڵێ سپاس دەکەین هاوکارماندالیا و سپاس بۆ میوانەکانت ئەم بەیانیە لەگەڵمان بوون سپاستان. لە ماوەی ڕابردوو بە یارمەتی هاوکارانمان و لەگەڵ سۆڤان لەگەڵتان بووین بۆ ئەو نیشاندانی ئەو بابەتانەی کە لە هەکبەی بەیانی 24دا هەبوو بەلای ئێمەوە هەموو ڕۆژەکان هەرگرنگە دەکرێت مرۆڤ لە هەر ڕۆژێکدا بێت بۆ خۆی بکاتە ڕۆژی بەختی خۆی و بکاتە ڕۆژی وەرچەرخانی خۆی ڕۆژی دەرخستنی تواناکانی خۆی ئێمە لە بەیانی 24 دەمانەوەی هەموو توانە شاراوەکان نیشان بدەین و بەهرەی گەنجانمان دەربخەین وەلامان کاتدا گرنگی بە کللتور و بە فەرهەنگ و بە ئەدەبی کوردی بدەین بابەتی هۆشیاریش بەلای ئێمەوە یەکێکە لە بابەتە زۆر زۆر گرنگەکان. وەیە بەم شێوە هاتینە کۆتایی پرۆگرامە خواتان لەگەڵ ماڵتانەوە.